ساڵی 2006 بوو ئەو دروستکرا کە وەزارەتی ئاوادانکردنەوە دروستی کرد دوای ئەو زیاتر لە 4-5 جار لەلایەن پارێزگاکان لەلایەن وەزارەتی وەرزش و لاوانیش لیژنێکیان پێکنا بۆ تەخمینکردنی و کەشف و دەرخستە بۆ کرا بەرام بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکرا. بەڵای پێما هۆکارەکەی دیارە حکوومەتی هەرێم بۆ کە محتەم نەبوو بەو شارەی و بەو یاریگای ئەگەنا پێویست بوو بە نوێژەن کراوە و استفادەی لێکراوە چکە پارێکی خیاری لێ سەرفکرا زیاتر لە 1,600 ملیۆنی لێ سەرفکرا پێویست بوو ئەو یاریگا ئێستا استفادەی لێکراوە مەشقی مانگانە و ساڵانەی یانەکانی عراق هەموو هاتبایرە بە وەکمێک هەم سروشتێکی جوانی هەیە و تەبیعەتێکی باش و شوێنێکی گەشتیاریش بە دڵنیایی واگرتەوە بیتن یانەی وەرزشی ڕەواندز قەناعەتمێ قۆناغ پێشەکەی بوو لە هەمان کاتیش کۆی گشتی وەرزشوانان لێرە سوودمەند دەبن لە وەرزشی تۆ پێ لێرە سەردەمی ئەمەش لە یانەی بووین زۆر هەوڵندا زۆر بە دوواداچوونن کرد ئەو یاریگای نێودەوڵەتی تەواو بکرێ بەڵام بۆ ئەوە نەکرا هەوڵ نەدرا چا بکرێ ئەوەی نازانم هەتا ئەمەش لە یانە بووین ینی زۆر ئەوەیان کرد وەربگرین ینی کە پێش ئەو برادەرانە ئێستا لە نادینە ئەمە زۆر هەوڵندا وەرنەژیرێ بەس بەداخەوە بە هۆکارەکی تایبەت ناکرێ من لێرانە باز بکرم هەر کوبی ئەوەیان کرد وەربژیرێ یاریگایە کەش چۆن وەرژیرایە هیچ یاری تێدا نەکرایە کە لاوەخانەیەکە بەداخەوە کە ناوی یاریگای نێودەوڵەتیە یاریگای نێودەوڵەتی بەون شێوەی نییە ینی وایە ڕەواندز لە ڕووی وەرزش لە ڕووی تیپ و ئەوە بەرەو پێش چووە بەڵام لە بواری یاریگا ئەوە ینی کەم و کورتی زۆر هەیە ئەگەر نەچوو بیتە دواوە نەچووتە پێشەوە بەداخەوە ئەڵێم دوو یاریگا هەنە لە ڕەواندز یاریگای نێودەوڵەتی کە لەوانەیە تەسویرتان وەرگربی چۆنە چۆن نیە ئەزانن کە لاوەکە لەوێن یاریگایشن هەیە لە خوارەوە چیمەنی دەستکردە ئەویش وەک ئاماژەم پێکرد ینی ئەگەر ئیتیعادی کوردستان و ئەوانە نەبی کە تەساهولات ئەوەی کردی یاری لێ بڕوایی هەندێنی ئەویش یاری لێ بڕوا لەبەرەوەی کۆمەڵێک کەم و کورتی و کۆمەڵێک ئەشکالی هەیە. وڵای مامۆستا هەڵگورد زۆر بەجددی هاتە قسەخات پێم وایە کەسێکە زۆر پشتیوانی وەرزشوانان و وەرزش بەگشتیەکە زەنابیشان زۆر پێی ناخۆش بوو کە یاریگایەکە خۆی مەدانیان سەردانی کردیا بەڵێنی دایان ئەو یاریگایە نۆژن بکرێتەوە بە تاکی نزام ینی کەی دەست پێەکەن نۆژنکردنەوەکەی بەڵام پێم وایە دەرخستەشی سەرەتاییان لۆ کردیا هیوادارین زوو نۆژن بکرێتەوە.